ئەمە خۆمان یەکلایی کردیتەوە، ئەمە کەسێکمانەیە بە ناوی جەنابی سەرۆک مەسعود بارزان هەر بڕیارێک بدا ئەمە لە دووی تابع لیمامینتەوە هیچ وڵی ئەلحەمدوللا دۆخی بازار باشە ئەوەی واقع حال ئێستا ئەمە دەبینین ئەلحەمدوللا گەرموگوڕیەکی زۆر باشەیە لە بازاڕێ بە تایبەت لە قەزای خەبات ئێستا ئەمە لێن دەرمەوجودین بەڕاستی وەزعی وایان دروست کرد یعنی پێش بابرین جەژنی قوربان ئەوەش هەر لەوەی بوو لەوەی ئیرادەی خەڵکی کوردستان یعنی بڕوخێ بەڵام ئەلحەمدوللا مادام ئەمە ساڵی 91مان تێپەڕان کە زۆر ناخۆش بوو شەڕی نەگریسی داعشمان تێپەڕان ئەوەش هەر تێدەپەڕێنین ئینشاءڵڵا سەرەتا ئەمەوەکو یعنی بابرین کورد امتیازی کوردی یعنی لە شەرق الأوسط بەوەیە کە ناڕوخێتنەوە بە ئاسانی ناڕوخێت چکات ئەنواع تەجروبە لە گەرمان کرایە بە چەکی کیمیاوی بە لێدان بە کوشتن بە هەموو شێوەیەک طبعا ئەوەش یەکە لە ئەو ئیشانەی کەوا چاردەورەکەمانە تەسیر لەسەر حکوومەتی عێراق دەکەن و وا دەکەن کە زەختەکی بکرێتە سەر هەرێمی کوردستان لەوەی ئێمە بڕوخێن بەڵام ئەمە الحەمدوللا خۆڕاگرین و ناڕوخێن ئەمە خۆمان یەکلایی کردیتەوە ئەمە کەسێکمانەیە بە ناوی جەنابی سەرۆک مەسعود بارزان هەر بڕیارێک بدا ئەمە لە دووی تابع لیمامین